بەهۆی مەترسیە ئەمنیەکان و بۆردمانەکانەوە بڕیاردرا پرۆسەی خوێندن بکرێتە ئۆنلاین، بەڵام وەک هەمیشە بڕیارەکە لە پێشەکیەکەوە تەقەی تێکەوتووە. سیستەمی ئیوانە لە یەکەم هەنگاویدا لینکی چوونەژوورەوەی لە لای زۆربەی دایک و باوکان ناکرێتەوە و گرفتی هەیە. شارەزایەکی پەروەردەیی دەڵێت ئەم سیستەمە سەرکەوتوو نابێت. خوێندنی ئۆنلاین لە ڕاستیە بەدیلی خوێندنی ئاسایی و ناوپۆل نییە، ناتوانرێت ئامانجەکانی پەروەردە و فێرکاری بەدی بێ بە تەواوەتی، بە تایبەتی لەم بارودۆخی ئێمەدا کە خەڵک ئەنتەرنێتی نییە، کە خەڵک ئامێری زیرەکی نییە، ئایپادی نییە، کۆمپیوتەری نییە، کارەبای نییە، مۆبایلی زیرەکی نییە کە ئاڵێنیەتی، یعنی هەموو قوتابیان هەموو خەڵک. لەلایەکی تریشەوە ئێمە چەند وەختە خێزانەکان قوتابیان ئاڕاستە ئەکەین، پیان ئەڵێن کە شاشەکەم بەکاربێنن، مناڵ لەو تەمەنەوە پێویست ناکە شاشە بەکاربێنێ، ئایپاد بەکاربێنێ، مۆبایل بەکاربێنێ، چونکە کە چۆن ناو فەزای ئەنتەرنێت و سۆشیال میدیاوە سەر ئەکێشێ بۆشتی تر و لە دووری ئەخاتەوە لە کایە پەروەردەی و فێرکاریەکە، بۆ یەکە ئەتوانم بڵێم بە نسبەیەکی زۆر کەم ئەگەر بتوانرێ سوود لە خوێندنی ئۆنلاین وەرگیرێ، لە هەندێک حاڵەتا لەوە زیانی زیاتر بێت لە سوود و قازان. جێگیری سەرۆکی لە قیسلێمانی یەکێتی مامۆستایان دەڵێت ئەم جۆرە بڕیارانە دەبوو بە ڕاوێژ بێت، نەک بە فەرمانی کتوپڕ. پرسیارە جەوهەریەکە لێرەدا ئەوەیە ئەو قوتابیانەی لە لادەیەکی دوورەدەستە و هێڵی ئینتەرنێتیان نیە، یان ئەو خێزانانەی توانای کڕینی ئایپاد و مۆبایلی زیرەکیان نیە، دەبێت چی بکەن؟ ئەی دایک و باوکە خوێندەوارەکان چۆن مۆبایلەکان بۆ منداڵەکانیان کۆنتڕۆڵ بکەن و بچنە ناو ئەم سیستەمەوە؟ وا دیارە حکومەت وای زانیوە هەموو ماڵێک لە کوردستان ناوەندی تەکنۆلۆژیایە و کێشەی کارەبا و ئینتەرنێتیان نییە. دەتوانن لێرە کلیک لەسەر نامەگۆڕچێ بکەن و لە پەیوەندی ئۆنلاین بەشی خۆی گرفتی هێبەتەچی لادێکان کێشیان هەیە، ئەو ماڵانی کە ئینتەرنێتیان نییە، باوکو دایکیان خوێنەوار نییە، لۆد لەسەر ئیوانە هەیە و لەسەر ئەمانە هەیە. بە کورتێکەکەی ئەم بڕیارە هەم ئیجابیاتی هەیە هەم سلبیاتی هەیە. ئیجابیاتەکەی تەنها ئەوەیە قوتابی ڕەبت بێتەوە بە قوتابخانەوە، هەندێوانە و شت بخوێنرێت، ئەماوەیە پێبەڕێ بکرێت، مامۆستاکان لەگەڵ قوتابی خوێندکارەکانە پەیوەندیشان بۆ دروست بێتەوە. ئەم ئیجابیاتەی هەیە تا ئەم زروفە بەڕێیەکەین، بەڵام سلبیاتەکەی ئەوەیە ینی هەموو قوتابێک سوودمەند نابێ وەکو پێویست، ینی ئەو دەرسێکی ئێمە بمانێ وەکو ناوپۆل بخوێنێ ئەو بەو شێوەیە دەرناچێت. ینی هەچێک بڵین ینی بەشی خۆی خەڵکێک ناڕازیە، بەشی خۆی سلبیاتی هەیە. من بۆ خۆم لەگەڵکردنەوە خوێندم لە ناوەندەکانی خوێندن، بەڵام ئەمەش بەشی خۆی هەر ملاحەزەی لەسەر بوو، مەسەلەن مەترسی هەیە. ئێستا ئەمڕۆڵێن مەسەلەن پارچەیە لە موشک نادەم درۆ نەکەوتە ناوێکی لە قوتابخانەکان، ڕێگە لەو کاتیا داوام هەبووە چێتە تەحمولی مەسئولیەتی کوشتنی مناڵەکان و مردی مناڵەکانێک. کاتێک پەیام پەیوەندی بە بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانیەوە کرد بۆ وەرگرتنی ڕوونکردنەوە، وەڵامەکە بێدەنگی بوو. ئێستا دایک و باوکان سەرقاڵی ئەو لینکەن کە لە لای زۆربیان ناکرێتەوە. پرۆسەی خوێندن کەوتۆتە بەردەم، چارەنووسێکی نادیار. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.